ولی تماشا نجای دی روش عراقی یعنی روشا تایبتی باشور عراقی ناوراس عراقی نبونا خدمت گزاریان تقینه کا رونجوانان یا مترسیدار هیا رجا رونجوانان عراق هر کدی چه باایی که خیالی زیاده دبن 50,000 پاکستانی تین برزد بنز کسی زن کی بچو به تریلیونان دینار عراقی تبرن برای چند کسی کم برای بانک کش بلیه دی یعنی روش یا خالکی پریشان براستی هدی میوانه که مهجایه خالد ولید بردف که بزود نوا نازل أخذ حقي واتا امداد كبينش بكود حقي خارجين حقي مبدا نما او لبغداد قلمه بريس خالد دما تباش به يدي حكومات عراقي بهزاران بومبن فرميس كريش كرينا داكو خونيشاندانا كمينا تشرينيان 2019 رينا داد قالوا بدينا تدري بدات هيدي دي برفرابي تروش تحية طيبة لحضرتك تحية طيبة بله سلاو لێوە بینەرانی کوردستان 24 و سلااو لە خەڵکی هەرێمی کوردستان بەر لە هەموو شتێک ئەگەر ئێمە ئەو ڕووداوانەمان بەبیر بێت کە لە ساڵی 2019 ڕوویداوە ئەوەی بەسەر ڕۆڵەکانی خەڵکی بەغدا هاتن لە دەسەڵاتی تند ئاژۆ ئەمە تەنیا بەرپرسیارەتی حکوومەت نەبوو بەڵکو هەموو ئەوانەی بەشدار بوون لە پرۆسی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بوو هەندێکیان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەشدار بوون هەندێکیان بەڕاستەوخۆ خەڵکانێکی دیکەشە بوون بێدەنگیان هەڵبژارد لە کاتێکدا دەیانبینی خۆپیشاندەری چۆن بە ئاشتی داوای مافەکانی خۆیان دەکرد لەسەر دەستی دەسەڵاتێکی سەرکوتکار ئەوانە سزا دەدران بەڵێ کەواتە ئەم دشۆپینین باوەی کە مەیدانی ڕۆژانە خۆنیشاندان هەنە خۆنیشاندان داخوازە مافێن خۆیان دەست پێکی دیکەن هەلبژارتن هەن نەکردن هەلبژارتنên civatên parêzgan de ku xizmeta xelkî bikin ew jî heta naxelek bêjî çitgarnîne tu zanî derencamê xwenîşandanên 2019 ew bî ku karên civatên parêzgan hatine ragirtin bi sedema ku gendalin kewata rew wisa çawaya gelo نعم بشكل عام حاجز الخوف بەگشتی ئێستا بربەستی ترسی لەلایەن خەڵکی عراقەوە شکێنراوە ئێستا ترس نەماوە لە دوای ئەوەی کە 2019 ڕوویدا خەڵک ئەو شێوازیان لە ترس نەماوە ئێستا داواکاری هەیە خۆپیشاندانی گەورە هەیە داوای مافی سەرەتایی خۆیان دەکەن وەکو چارەسەرکردنی پێپلیکانەی موچە و دابینکردنی هەلیکار و دامەزراندنی خەڵک و دەیانچینی دیکەی گرنگ کە لە ڕوو کۆمەڵایەتیەوە پراوێز خوراون ئەمان تەنیا داوای خزمەتگوزاری سەرەتاییەکان دەکەن بەگشتی حکوومەت و پرۆسی سیاسی عراق لەسەر پشکێنە بیناکراوە بۆ شتێکی سروشتێت و شکست ببینی و ڕۆژ بە ڕۆژ کەڵەکەبوونی شکستەکان بە چاوی خۆتەوە ببینی دەبینیت کە لە پارێزگای سین بنمونە خۆپشاندانە دووسبەی دەچێتە پارێزگای ساد بەم شێوازە بەردەوام دەبێت وردە وردە خۆپشاندانەکان زۆر دەبن ئەمەش بە گوێرەی کێشەی نێو پارێزگاکان و وە کێشەی ناوچەکان ئێستا ئێمە لە وەرزی هاویندا کێشەی کەمی کارەبامان هەیە بۆیە دەبینی خەڵک گلەیی لەوە دەکات کە کارەبای پێویستیان نییە گلەییان لەوەیە کە قەرەباڵخێکی زۆر لە شەقامەکان هەیە گلەیان لەوە هەیە کە ئێمە خەریکە دەچینە وەرزی زستانەوە ئەگەری هەیە هێشتا هیچ نەبوو ئێمە دووچاری قەیرانی سوتەمەنی ببنەوە نەبوونی دیدگایەکی نیشتیمانی لە پرۆسەی سیاسی هۆکاری ئەم قەیرانەیە لە حکوومەت بەردەوامی پشکێنە دەبێتە هۆکاری بەردەوامی خۆپیشاندانەکان تا خەڵکی عراقی دوجار لەم سەر بۆ ئەو سەری بە سەقامگیری ئابووری و سیاسی دەگات کەواتە ئەو پشکێنەیە سیاسیەوەی کە توت بێژی ku têgotin di nava hemû cimgên îdarekirina vîolatî rihên xwe dakutane kewata gel û pêşa roja vîolatî sebara dîveyeke tu zanî jî Iraqê çend ezmûnên tal derbas kirine niha jî têgotin 205 partiyên siyasî li Iraqê hene bi dehan grûpên çekdar hene heta dîmayekî yanî ev şêwaze gel û pêşa roja vîolatî berevkî bibet ڕاستیەکەی لە دوای گۆڕانکاری ساڵی 2023 خەڵکی عراقی زۆر بە هیوا بوو هیوای دەخواست ئێمە ڕژێمی تاگەرایی و یەککەسی و دیکتاتۆریەتمان بەرەو ڕژێمێکی فیدرالی دیموکراتی جێشتووە و بەرەو سیستەمێک کە دەتوانێت ئاواتی خەڵک بێنێتە دی بەڵام بەداخەوە ڕووینەدا ڕاستە فرە حیزبی هەیە ئەمە شتێکی خراپ نییە بەڵام کێشەکە لەوەیە سەرانی پرۆسەی سیاسی ئەوانێت دەسەڵاتیان لە عراق بەدەستەوە بە سەرکردن
سەردەکانیشیانەوە هەمویان پێداگرن لەسەر بابەتی پشکێنە و ڕەنگە کابینەیەکی وەزاری هەبێ وەزیرێک دو وەزیر سێ وەزیریش تەنانەت هاوکێشەیەکی نوێ بێنە پێشەوە هاوکێشەی سەرکەوتن و دەستکەوتەکان بێ هاوکێشەیەکی مەیدانی بێ و بتوانێت دەرەنجامی بەرهەستی هەبێت بەڵام ئەو پشکێنەی کە ئەم بەرپرسەوە ئەو پارتەوە ئەو سەرۆک وەزیرانەوە ئەو کەسەی کردووە تەواوی پرۆسەکە دەخاتە ژێر بەزەیی گەندەڵی و چەکی دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت ئەو چەکەی کە ئێستا دەیان دۆسیی گەرمی عراقی دەجوڵێنێت و لە دەرەوەی فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عراقا جارێک دەبینیت هێرش دەکەنەوە سەر ئێرە جارێک سەر ئەملا بە هەموو شێوازێک لە دوای پێکانی ئامانجەکانی خۆیان ئامانزگەلێک کە تەواو دوورن لە نیشتیمانی بوون و خەئاواتی خەڵک. برێز خالت هەڵبەتە فرە حەزبیت سەر ئەساسی هەندێک بیت کە ڕایەگشتی و بەرژەوەندین گشتی دروست بکات خزمەتە ڕایەگشتی بکات خزمەتە خەلکی بکات خزمەتە پێش خستن ئاجڤاکی بکات لێوەکە توت بێژی ینی ببێ ئەوەی پشک نەبیت سەر ئەساسی دەمارگیریەکە تایفی ناوچەیی نەژادی نەتەوی بێنە دروستکردن و بڤی ئەوەی بۆربۆڕێنە سیاسی بێتەکردن گەلو هێزین سیاسی چێکیوان هەبە لێ دەرێ حکوومەتەوەیکە توت بێژی لە دەرێ موسساتێت فەرمی بریارێ بدەم سەرێخوا چاواب حەسکن تەقینن پەقینن تەبلی هەویە دروستکرد مابەدی خزمەتە ڕاوشە بکرد کەواتە کەرخوا نیشاندانجی چاند بێنەکردن هەر ئەف سیناریوێن دووبارەیەن دەسەڵاتداری هەبن وێ ڕاوچارە سەر بیت نعم يعني بداية احنا اذا نتحدث بەلا مشتێکم ئەگەر بێت و باسی زۆری پارتە سیاسەکان و فرە حەزبی بکەین ئەمە شتێکی خراپ نییە بە پێچەوانەوە ئەمە شتێکی زۆر باشە وڵاتێک لە دوای 2023 هاتە پێشەوە دیموکراسیەت تێدا بوو دەبووای ئەمە پرۆسەیەکی تەواو ساغڵام بێت بەڵام کێشەکە لە میکانیزمی پشکێنەیە لەسەر بنەمای سیاسی و نەتەوەیی و تایفی بە پاساوی بەرگریکردن لەم پێکاتەوە ئەم پێکاتەیە لە کاتێکدا ئەمە بەرگریکردن و پاراستنی مافی کەس و سەرکردەکانە ئەمە دایان هەڵەی بۆ ئەمە دروست کردووە لەلایەکی دیکە گەر بێت و باسی چەکی دەرەوەی دەسەڵات و گروپە چەکدارەکان بکەین بە شێوەیەکی گشتی دەبێ ئەمەمە لە بەرچاوێت کە عراق دەیان قەیرانی هەیە بەڕاستی ناکرێت بەبێ گەڕانەوە بۆ دەسەڵاتی دەوڵەت و گەڕانەوە بۆ دەسەڵاتی فەرماندەی هێزە چەکدارەکانی عراق ئەم کێشانە چارەسەر بکەین بوونی گروپە چەکدارەکان و بوونی چەک لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت بە شێوازێک لە شێوازەکان قەیران هەر دروست دەکات بە شێوازێک لە شێوازەکان ئاڵنگاریە لە بەرامبەر حکوومەتی عراق ساتێک هەردێتە پێش ئەو حکوومەت ناچار دەبێت بەوەی مافی خۆی بەکاربێنێت لە بەرگریکردن لە خۆی وەڕوبەڕووبوونەوەی چەکی بێمۆڵەت. کەواتە کاک خالت ینی خەلکی عێراقی gelek پەریشان بووە gelek ماندی بوونە ئەvە 100 ساڵ پێترە ڕاوشێکە و ساداجین هەر کەسێکی ومێتە بوو پشتی کۆ سیستەمی عێراقی بیتە سیستەمێکی پەرلەمانی فڕایی هەموو ئالی تێدا بەشدار بن ئیدی ڕاوش ئارام بیت چارەسەر بیت دێ خۆشگوزارانی بۆ خەلکی زڤرت لە ئەوەل عردی تێتا دیتن بەر و ڤاژیە هەنی گەل و ماچ دەسەڵاتداری و شێوازی ئیدارەکردنێمانە لەvێ عێراقی لەvێ جوگرافیەدا نەهات بنە تاقیکردن بوو کەسی جوان سەرکەفتی نابیت پاشا ڕۆژاوی وڵاتی دچارچوێ vê eqviyetê dubare dawê berevkî ve çî gel نعم يعني بشكل او باخر بە شێوازێک لە شێوازەکان خەڵک بێهیوایە خەڵک کێشەی بێمتمانەی هەیە لە بەرامبەر کەسایەتیە کاریگەرە سیاسەکانی عراق بەڵام چینێکی زۆری خەڵکیش هەیە ئەمانە دوور لە سندوقەکانی دەنگدان بەشداری پرۆسەی سیاسی ناکەن و تەنانەت ئامادەنین بستنە سەر سندوقەکان دەنگ بە خەڵکێک بدەن کە شایستە بن بۆ ئەوی نوێنەرایەتیان بکەن نانەوێ دەنگ بە کەسێک بدەن کە کۆتایی بە پشکێنە بێنێتەوە ئەم گاڵتەجاری سیستەمی عراقی پرۆسەی سیاسی عراقی کۆتایی پێبێنێت بەشێکی زۆری خەڵک تەنیا تەماشاکارن لە دوورەوە سیر دەکە بەڵام ناکرێت بەڕاستی بەم شێوەیە بەردەوام بێت بەردەوامی فشار بەردەوامی شکست کەڵەکەبوونی هەموو ئەو شتانە دەگەینە هۆی ئەوەی کە ساتێکی هاوشێوەی 2019 دروست ببێتەوە و دەکرێت ئەمجارە گەورەتر بێ خۆپشاردانی گەورەتر بێتە پێشەوە و دەکرێت ئەو کاتە بایکۆتکردنێکی گشتگیر لەلایەن خەڵکەوە هەبێت بۆ هەڵبژارنەکانی داهاتووی عراق ڕەنگە ئەمە تەواوی پرۆسەی سیاسی عراق بخاتە قەیرانێکی گەورەوە بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەڵێن گرنگە فشار بکەین خۆپشاندان بکەین
و دەنگی خۆمان هەڵبڕین دەنگی ئۆپۆزیسیۆنی عراقی لە ناو بەغدا لە پارێزگاکانی دیکە لە تەواوی پارێزگاکان بەردەوام بێت بۆ ئەوەی کە بتوانین تەواوی هەڵەکان ڕاستکەینەوە. ولی خالد ولید بردفكي بزنوا نازل أخذ حقي لبغداد يلما بقالي سباس